فرمو بخير بي يا أخوة تاكي زنجان جناب چۆنی يا أخوة بخير بي سر چاو بخير بي أحواله چۆنی زۆر سپاس ئێوە چۆنن حال و أحوالتان چۆنن والله الحمد لله فرمو بخير بي يا أخوة سر چاو بیدەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خوشحاڵم لە بەرنمەیەکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداریەوە عزیز و خۆشەویست لە بەرنامەی ئەم جارە خانمە هونەرمەند و ئەکتەری ناسرا و خاتوسر و عەباس میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت هەوڵ دەدەین لە بەرنامەیە بچینەوە بۆ نێوژیان و بیرەوەری و یادەوەریەکانی ئەم خانە هونەرمەندە و جارێکتر بگەڕێنەوە بۆ سابوونکەران و گەڕێکی گۆیژە و ئیسکان و هەموو یادەوەریانی کە لە ماوەی ئەو ساڵان ئەم خانە هونەرمەندە چوەکو ئەکتەرێک چوەکو هونەرمەندێک چوەکو خانمێکی کۆمەڵایەتی دیار لە شاری سلێمانی بەسەری بردووە. خات و سروەم کاتت باش. ئەم کاتە باش زۆر سپاس خۆشحاڵین کە ئەمڕۆ میوانداریت کردین لە ماڵی خۆتە. زۆر سپاس. پێم خۆشە سەرتایان بەرنامەیە بدبمەوە بۆ گەڕێکی گۆیژە. پێم وابێ جەنابەت لەوێ لەدایک بووی. پێم خۆشە باسێکی مناڵی خۆتم بۆ بکەی ئێوە لە چ بنە ماڵەیەک بوون و جەنابەت کەی و لەکوێ لەدایک بووی؟ من لە گەڕێکی گۆیژە لەدایک بووم. ماڵی باوکم عەباس سەعدەسکوش بە ناوبانگین. مامێکم بوو مامۆستا بوو مامۆستا بەجی. ئیتر ئەمن لەدایک بوو نەوزاتی برام و ئازاد و ئەوان هەموو لەوێ لەدایک بوون. کە نەنکەم ئەمری خوای کرد ئیتر زاوایەکمانە بوتیانە بێ خانووکە بفرۆشی بە باوکمیان فرۆشت. ئیتر وەڵا دوایی کەوتی نەکرێتێتی. چون کەوتی نەکرێت چوونە لە پیرمەسووریش لای ماڵی پورێکم لێوێ بوو چون لەوێ لەگەڵ ئەوانە لە حەوشەیەەکە ئەژیانەوە سا حەوشەکە دووسێ ماڵی تیا بوو وەکو ئێستا نەبوو. وەڵای تر بەرەبەرە وای لێ هات دوایی ئێمە باوکم خانوو یان نایە و خانوومان هەبوو دوایەوەتر ئەویش کە باوکیشم تۆزێت دەست بڵاو بوو خانووەکەی فرۆشت دیسان کەوتینەوە کرێکی. دەی وەڵای تر چوونە سابنکەران و ئاوە لای هادی شەربەت و ئەو ناوە بێتر بەکەت لە سابنکەران بووین دراوسی ماڵی عەلی بووین. پێشوی بچمە سەر تۆ تا چوویتە قوتابخانە لەو سەردەما؟ بەڵێ لە مەکتەبی هین بووم ئازادی لای حەدیقەی شەعب لەوێ بووین و دوایش لەم تۆستا لە ڕووناکی تەنیشتیا بوو هەر لە دیوارێکمان بین بوو لەوێ بووین. ئێمە خۆمان دووریش بووین هەر بە پێ نەترسیەوە نەبوو سیارە لێتدا یاشتێ نازام ڕێگاکە و سا زۆر نزیک بوو لەگەڵ خوشکێکمان هەر بەجووتە بۆ خۆمان ئەڕۆیشتین و ئەهاتینەوە. بەڵێ دیارە دیۆ چەند خوش و چەند برا بوون؟ 4 خوشک و 4 برا. بڵێ خاڵێکتان نەکات بێخوا باسیوت کرد چوونە گەڕێکی سابوونکەران پێم وابێتە جەنابەت لە گەڕێکی سابوونکەران هەر لە تەمەنێکی زوو ئەبن بە دراوسەی ماڵی کاک عەلی توانە هونەرمەندی خوا لێو خۆش بوو. ئەرەوەڵا ئێتر لەوێەوە چیرۆکی تۆ و ئەو بێکەوە دەست پێکا و هاوسەرگیریەکەن ئەو چیرۆکە چۆن بوو؟ خۆی عەلی پێشمەرگە بوو لە دەرەوە ئەمر قەبزی بەو چوو بۆ دەرەوانێ کە ئێمە چوینە و گەڕەکە تەبعەن خەزوورم داما چاوێکی دانابوو لە خەفەتی ئەو خەسووم قورئانی ئەبوو گەڕەکەکە نەڵێن کوڕی لە پێشمەرگە یاشتێ بڵێن هەر لە لای عەباسە لە مووسڵ ئیتر شتەکە واڕۆی دەی وەڵا ماوەیەکی پێچوو وتیان حکمی زاتیە پێشمەرگەی توانی بێتەوە ناو شار. وەڵاوم زانی ئێمە گەڕێک چوونە سەرجادەکە بەرحەمامەکە و بوو بە هەڵا و هات بە هاوار خوایە سەیرەکەمێکێکی چڵکنەی پڵکنە خۆی کرد بە ناومانە. وتم ئەمە کێ؟ وتیانە وەڵاو عەلی باجی حەبسەیە. تو ئەی بۆ نەیانگۆ پێشمەرگیان گۆڵە عەسکەرە تی بەخوا ترساون. ئەیتر وەڵا بەهۆی ئەوانێ تێکەڵایمە ئەم دیو یعنی دەرگاکەمان مەسەل ئەم دەرگاکەی ئاوا بوو ئێمە بوو ئەوەشان بەشانیەکەوە بووین. تۆ مەسکابرا تۆ ئەو شەوەی تر چاوی خست بۆ سەرم لە یەکەم بینینەوە. ئیتر وەڵای دراوسەتی ئەو سا زۆر خۆش بوو لەگەڵ ماڵی باوکی هەر پێش ئەوەی ئەویش بناسم هاتو شەوت هاتو ئەم دی و خواردنمان بۆ یەکترێ برد و لەگەڵ جەماعەتی گەڕەکە. ساڵی چەند بوو سرۆخان ئەم حەدەسە؟ ئەم حەدەسە 64 بوو مانگی دێ 64. بەڵێ بەڵێ. وەڵا ئیتر دوایی ئەوە بوو کاغەز و کاغەزکاری کەوتە بینەوە و ئیتر هالمرایی باوکم یە کرد و اینجا چیژە کرد من بەیان ئەو وەختە بەیانشتم بڵاوە کردە خۆ نەربکوە ئێستا نەبووم. وتی ئەی تۆ چیە کرد وەڵا نیازیشتی وان بێ من ئەواکەم وتی خۆم بۆ دەنووسمەوانی خەم بنەبێ ئەو فەریدون قار
بخوي بيانەکەیان بۆ ئەنووسیمەوانێ و بەیانیش من عەبایەکمەیە بەسەرماوە بۆ مناڵی آخر بەجددی ڕاست ئیتر لە ماڵی بەعزێک هینمان هەبوو سەرشانەمان نەبوو کۆبوونەوەمانە کرشتمانە کرد منە چون بەیانەکانم بڵاوە کردەوە بۆ یەک دوو ڕۆژی پێچەوەی تری بۆ نووسیمە تو مەزیشی پێم بوو هەم بۆ خۆ نزیکردنەوە هەم بۆ بڵاوکردنەوەی بەیانەکانیش بەخوا دواتر هاوسەرگیریتان کرد ئەتر لە 64 ئەتر ینی بەڵاوکم هەر معارز بۆی گۆ پێشمەرگەی و هیچی نییە و تۆ چۆن شووی پێکرد و چۆن ئاز لە مەکتەبێنی تمە دنیاژە سێوتم پێیەکەم هەر نەیەم تر وڵا عەلی چکە خۆی پێشمەرگە بوو یعنی سەر عەشیرەتی قامیشی هێنا بۆ قورئانەت ڕابکە بڵێت 20 پێشمەرگە 30 پێشمەرگەی هێنا بوو کە بۆ داوای من وتی ئەو ئامەریان لێ کردم باوکموتی بابگیان وڵی تر هۆشتەکەەوە بوو خۆ مناڵیش بووم بەخوا حەڤە ساڵ ئێستا دوول لە ڕێوە عەقڵیان بەهیچ ناشکێ ئیتر زۆریان لێ کردومانە و ڕازی بوتی بەس جارێکی کە نایی بە ماڵمە تۆ ئەچیتە ئەوێ بەڵام نایتەوە بە ماڵی منە بەڵێ باشە وڵی تر دوای عەلی کەوتم تەقریبەوە ماوە زۆرە لەگەڵ یابووم لە قامیش و دڕی توانام بوو اینجا هاتم باوکم ئاشت بۆەوە بەوە بۆچی کە زەواجتان کرد چوونە لادێ عەلی خۆی پێشمەرگە بوو تۆشی لەگەڵ خۆی بڕبۆوێ ڕۆی بۆ هین بانکرانشایی لەوێ بووین کە لێ بووینی تروتیان وڵا شەڕ دەست پێکاتەوە تا بەم نی و دوتی لێرە ئەبیە ئەڕۆیتەوە وتم من مانگێکەشم کردەوە کێ بڕۆمەوە بچمەوە بۆ کێوە وەڵا ناڕۆمەوە مامۆ لەگەڵی هەتا تواناشم بوو توانا بوو بە 3 مانگ منم توانی هاتوو چۆ بکەم بە قاچاغەڕێ ئاهاتم ئەڕۆشمەوە لەگەڵ لەکوێ ئەو ماوەیەمانەوە چەند ساڵ لەوێمانەوە ناڵاماینەوە زۆر ماینەوە ناساڵەکە نازام بەس ئەو هەر لە بیدایەتەوە لەوێ بوو چونکە خوێنەوار بووان نە خوێنەوار بوون حاجی سەلیم خوا ئەفریکایە خوا پیاوێکی زۆر زۆر باش بوو کردبووی بە دەستە ڕاستی خۆی ماوەیەک بوو لە مەحکەمەی ماوەت لە مەحکەمەی ماوەت ئیشیە کرد کەیتر من لێ بوو تواناشمە بوو ئەو ئەڕۆی پێنجشەمە جومعە عین عناسکەردا بەزی ئەهاتەوە ئەگین لە ماوەت بوو اینجا هاتەوە بۆ قامیش بۆ لای من ئەو ماوە ژیانتان چۆن بوو لە وڵاتی وەڵاهی ئەزان چۆن زۆر زۆر ناخۆش بوو بەڵام گیانم بەچی بخە زۆرم زۆری ئێمە خۆشەویست پیریش بوو زۆر ئەوەنگە دەزانی ئەها بە باروشتەوانێ ئەمەی ترمیوەی بۆ هێنان زەخیرەی بۆ هێنان چەند جار لە سەیتەرەکان گیراوە لە لادێک بوون ئێوە چ قامیش و دڕی شار باژەر لە شار باژەر لای ماوەتەوە قامیش و دڕی بەخوا جارێکیان گرت بوویان لەو لەداوە هەر ڕۆیشت بوو جا ئێوەشەوە تەبعەن کوڕ من کەسکەمە بوو بە توانە پیانەوە بۆ بێشکەی بۆ نانی ئێوەتی با بەسکیۆنگە گەورەیە کێ لە دوانە نییە ئەوسا بۆیان بەخوا بێشکەی بۆ هێناوم بۆ ئەوێ شیری بۆ هێناوم بۆ مناڵەکە جلیان بۆ هێناوم کوڕە لەوانە بەس مەرس خۆی لەگەڵ کاک عەلی توانە مقابلەیەکمان کرد باسیەوەی کرد کە باوکی پێ ناخۆش بووە توانایی ناو توانە وتی بۆ ناوت نەنا قایر ئەوەی چوو بۆ پرسی مەلای کردەوە مەلا پێوت بە بە تواناژ یعنی قایر ئەجاتەوەجین ئیتر ئەمەی وتی دوای دڵی باش بۆ لەگەڵ باوتمە بڕۆ بە مامۆستاکە بڵێ بزانە توانە شەرمانەی قایر نییە ئەرە وڵاتی توانە ناوە تۆ ناون ناوە ئشتی بابێ عنی قار بڕای پێ نەکرد چوو بۆ مەلای مزگەوتەکەی حاجی خان جارێەوە ساڵانێکی زۆر بێکەوە ژیاوە لەگەڵ کاگالی و کۆمەڵێک وێنە و یادەوەریتان هەیە پێم خۆشە تەماشای کۆمەڵێک لە وێنانە بکەین کە هی ئەو سەردەمان بۆ نمونە ئەم وێنەیە ئەمە کوێ ئەمە کێ لەگەڵ ئەمە هەولێرە ئێوە برازای عەلیە ماڵیان لە هەولێر بوو ئەو شوبرام زابت بوو لەوێ چوین بۆ ئەوە ئیترمان بە ئەم ڕەسمە بگرین بەیەکەوە ئەوە داناشم هەبوو بەخوا ئەو سەردەمە ئەمە دوای هاتنەوەتانە تەمەن لە هەفتاکان دوای هەفتاکانە ئەم وێنەیە پێما بێیشەکە لە ئاهەنگەکانی کۆمەڵ ئەمە هینەکەی شادانە منە شوکردنەکەی شادانە کە بە شەماڵی لەگەڵ کاک شەماڵی عەباس ئەوە چیە لەگەڵ تاو ئەوە پاکیزە خانە ژنی مامۆستا قار مستەفا بەڵێ ئەوە ڕێژسڵامان بۆ کاک شەماڵی عەباس و خات و شادان ئەمە شوێ ئەمەش هەر ئەو یعنی ئەو وەختەیە کە لە ئێسکان بووین
ئەوە ئەم ژنێ کوردەواریە ژنێک دراوسێمان بوو سەروبەستی زۆر جوانە بەست بەڵێ اینجا لەم ئەوە قسەیانێ لەم بەینا هاتبووانێ ئەو ژنە لێرێ لە خۆی لە خارج هاتبووە دوێرێ مەحسوم گیان سەر و کڵاوم کڕیوە نازانم بیبەستم کی بێنە بۆ بەستم ئەو بۆی بەستوم جوانە زۆر هەر زۆر جوانە وەستایتی بێمە شەرعینەن هەر ئەوەی هەر ئەو بۆی کردوم ئەوە شەر ئەو ماڵی ئیسکانتانە ئەمەش هەر ئیسکانە ئەوە هەر ئیسکانە ئەمە چیە لەگەڵ تام ئەوە بەنگلادیشیە مێردەکەی ئوستاز بوو لە جامعە ئەتر ئاوا تێکەڵ بووین بێ ئەوی باسی کرد دراوسێ بوون و بەڵێ زۆر تێکەڵ بووین زۆر بڵێ دیارە کۆمەڵێک وێنەی تر هەیە ئەوەش چیە لەگەڵ ئەم کچە ئەمە بە ناو کوڕەزای بەس کچی خۆمە خۆت گەورەت کردووە پێم بەڵێ کچی توانایە ئەو ئێستا لە ئەڵمانیایە تەمەەن درێژ بێ یاخوا لەگەڵێەوە ئەم وێنەیە ئەمە لە دوکان گرتومانە ئەوە دایکمە ئەوەش پرشنی هێنشنی فعلی محاسیبە ئەوە مزەڵاتە خۆم فێدی بە پێما بێ ئەمەش خۆشویستترین ڕەفیقمە یعنی نییە بەبێیەکی دارە ناکەین دەرەوەمان سەیرانمان بازارمان ئەمەیە کێ ناوی چی ئەمە ناوی لەیلا خانە ژنی سیروانی ڕەمزی فەتاحە ڕێز و سلامان بۆیانێ ئەمە شوانەی کوڕمە ئەم لە ماڵە دانیشت بن گرتمان پێما بێ جەنابەت ئێستا لە کوڕەکانت تەنها کاکتوانە لە کوردستانش دەستوانە لێرە ئەوان تریان لە دەربەدەرم لە دەرەوەن بڵێ وێنە و شوێنی یادگاری ئەم وێنێم پێخۆشە بزانم ئەمە لە هینێک بوو شوێنێکی خێزانی بوو بەخوا بیرم نەماوە ئەوەش کە دراماکانمان تەواو بوو مامجەلال خوا عەفویکە و بە ڕەحمەت بێخوایە داوەتیە کردین ئێتر کە داوەتیە کردنیە چون جارێک خۆشی هات ئێستا ئەم کچە بچکۆلێم ڕسمی هەیە لە باوەشی مامجەلالە لەگەڵ هەیە ئەوتا لەگەڵ هێرۆخانە خات و هێرێ بەڵێ ئەوانیشە هاتن لەلا ماماوەیە دانیشتن و دوایە ڕۆشتن دیارە من کۆمەڵێک وێنی تۆم لەلایە لە ناو سکانم کردونە ناو لاپتۆپەکەمە پێم خۆشە بێکە و چایەک بخۆین و سەرێکی ئەو وێنانەش بەسەر چاو چای بخۆینەوە چۆنێکە لەم شوێنە ئەژینەوە لەم لێرە بەڵێ جاری پێشواتمە ماڵتان لێرە نەبوو ئەخ لە عیمارەی دوانزە بووین ئیتر دوای ڕەحمەتی هاتمە ئێرە لە کچەکەمەوە نزیکە خستە خۆی یاڕۆن وەڵا ئیعتیادی ئیتر منیش خانۆکەم فرۆشت ئەمە کڕی لێ و باقیەکەشم بەشی مناڵەکان لێ و تا دەستەکانە خۆش بێت ئێستا ڕۆژانە زیاتر بە چیوە مەشغوڵی سرۆخان لێرە وەڵڵاهی ببەچیەوە تر ئەو کچە ئەنی ئیش شتەکانەکە منیش لەگەڵ ڕەفیق و برادەرە چینە دەرەوە مەطعەمە چین و کە سیتەگە چین و کوئە چین و ئەمیش تااقەتی دەرەوەی نییە هەر لە ماڵەوەیە بەگەڵ وەختی کە بەعزێش دانیشم وەڵا چزانم درۆمان خواردن دروستکردن ناچوێنی وەڵا چووکە کەمین کە خێزان نەما بەجددی کە خێزان نەما تااقەتن ناوێستا کوپێک بەوە لێنێم کوپێک ئابە پەرداخێ بەوە لێنێم بەشی دوو ڕۆژمانەکە تا چەند تااقەت ماوە خواردنە کۆنەکان دروست بکێتەوە جارێک سەر هەیە ئێستا بەتەمان داوەتێکی کفتە بکەم و بەتەمام ئەمڕۆ دێنە بەتەما بووم کوبە بکەم کوبە و شفتە بۆ فرێزەر بتر بە خێر بێن ئەمڕۆ تاخیرم کرد میوانێکیشم بڵێن خەسی کچەکەم کە لە ئەڵمانیایە هاتۆتە بەتەمان داوەتێکی کفتەی بۆ بکەم بەس پێما بژناوت لێرە بەتەنیاژیت بەسمە بە تارەخانی کچت لێرە نزیکە بەڵێ هەر عیمارە دێ ئاوا لەستا بەرامبەری لێرەوە ئەتوانی ماڵەکەیانە بینم ئەی لەبەر ئەو هاتمە ئێرەگین لە نزیکتر هەبوو شوقا بەس وتم مادەم وایە کچەکە ئاگای لێمە زاواکەشم زۆر ڕێک و پێکە زۆر خۆتان ئاسایی هەچی ئیش بێ بۆ مەکە ئیتر دەرەوەم بوێ شتت کڕینم بوێ ناڵێنە زۆر باشە با چاکەمان بخۆین و بێکۆ بچین سەری وێنەکان بکەین باش سرۆخان کۆمەڵێک وێنە ناو کۆمپیوتەرەکەی منە دیارە وەختی هەر لای جەنابت بردمەوە کاتە چاپێکەوتم هەڵەگە کاک عەلی کرد پێم خۆشە جارێکتر سەری ئەم وێنانە بکەینەوە کۆمەڵێک یادەوەری و بیرەوەری خۆشی ئێوەی تایە هی
هی ئەو سەردەمانە یەکەم وێنە ئەم وێنێ زۆر سەرنجی منی ڕاکێشا لە پێما بە ساڵی هەفتاکانی دیارە وێنەکە ڕەش و سپی ئەمە هونەرمەند کاک سەڵاح چاوشی ڕێز و سڵامان بۆ کاک سڵاح هەیە لێرەوە ئەمە کوێیە و ئەمە چی ئەیا بە جەنابەت ئەمە نازم وابزانام بەخوا وابزانام پێشبڕکێ و شت بوو بیرم نەماوە یارەماریێکێکە لە ئاهەنگ و بۆنەکانی کۆمەڵ هەر ئەوەی کۆمەڵە بەڵێ هەر کۆمەڵە هەموو ساڵێک ئەو شتەمانە بۆ ئێمە وێنەیەکی زۆر جوانە دیارە جەنابەت بە جدی کردی و ئەمەش هەر عینەن شت بوونی سەری ساڵی کۆمەڵە چکە بۆمان هەبوو کە مەسەل ینی مەسەل خۆشێک برابی بین مناڵەکان بەرین ئەمانە شێن لەم وێنەیە لە جەناب تۆڵەپەڕن ئەمە ئێستا ئەوە ئاورنی خوشکمە ئەوە زەکیخانە بەس بڕواکە ئەمەیان نازانم کێ ئەوەش کاک تاە یارەمەش هونەرمەندی گەورە خوا لێ خۆش بوو ئەوە سەلاح نییە بەلاجانەکەیە زۆر جوان دەرنەکەوتو دیارە کاک تاخەلی بۆنێکی هەم هوەری و هەم کۆمەڵایەتی خێزانی تۆ بڵێ خێزانی هێرەوەڵا ئەوەش ئەم وێنەیەیان ئاویش عینی نیشتە حەفلەیەک بوو هەروە بزانم ئەوەی شادانە هەیە ئەوە ئیتر ئەوە لەوێ ئەوەش لەو سەردەمە ئەم ئاهەنگانە لە چ هۆڵەگەکران لێرە هۆڵێک بوو لە خوارەوانێکەکە بەرزان نازم هۆڵی سلێمانیان پێوت نازانم چیان پێوت ئەمە یەکێکیان و دوان و سییان ئەمانە مناڵی منن ئەمەش لە باشی کاگالی هەر ئەوە ژەری ناوە لەوە ناچی خۆمان بێ ڕەنگی ئاوازی خوشکم بێ ئەوە ئاوازی خوشکمەوەش ئاورنگە بەڕحمەت بێ خوشکەم قەزا بەڵایەوەی بەڵافیکە خالی خۆش بێ ئەم وێنەیە دیارەوێریی خێزانی خۆمانە جەنابتانە بڵێ هی خێزانی خۆ کوڕێکی پورم لە قەڵات زێژنی هێنا چوین ئەوە دایکمە ئەمە دایکتە ئەوە دایکردی بڵێ ئەوە خوشکمە ئەوەش خوشکمە ناویان چی ئەمانە ئەمە ئاواز و ئاورنگە ئەوە منم ئەوە بەهزادی برامە ناوی گوڵەیە پورزامە ئەمەیان نازم مناڵە بەخوا نازام کێە ئەمە لەکوێ ئەم شوێنە ئەمە لە قەڵاتزێ قەڵاتزێ بۆچی چوون بۆیە کوڕی پورم ناڵم ژنی ئەهێنا ئیتر چوون بۆ ئەوێ ژنەکەی بۆ بگوێزینەوە یادگارێکی جوانە زۆر یەکێکتر لە وێنانەکە بەداخۆمە هونەرمەندی جوانە مرکاک ماجیدی حەمە جوانە بڵێ ئەمە کوێ و ئەم کەسانی ترشیە لەگەڵتانە ئەمە خۆی ماجیدە ئەوە ژنەکەیەتی ئەوەش جەنابمم ئەوەش دانای کوڕمە بەس بەخوا ئەوە نازانم کێیە دیارە من لە زۆر لە وێنەکەیان جەنابەت کە سێرم کردووە خێزانی لەگەڵ کاک ماجیدە زۆر تێکەڵ بوونیەوە من لەگەڵ ماجیدا تەنانەت کە لە دەرەوە بووین بڕواو هەبێ ئەهات جا حەزی زۆر لە چابوو لە دوورە ئەویش و عوسمان چێوەر لە دوورە هاوارانەکە سرۆخانەوە هاتین چاکەمان بۆ لێنە مگوێ بە ئەوی بەسەر چاو قەرێڵەیەکی ئەمێ بە دوو چاو ماجیدی هاونەڕۆم قەرێڵەکە دێمە دوو چام بەرێتم بەسەر چاو قەرێڵەکەم لێ وەرگرت بەداخۆ ڕۆحیان شاد بێت ئەمەش سەیرانە ئەمە سەیرانە ئەمە کۆمەڵ ئەمە ئەندامانی کۆمەڵەوە فریادەوە چیات خوا ئەوە دەفیلی ئەیە ئەمە نەورۆزی براوە سەر و قژەکەیە کاک فرات خەلیل دیارە لە سەردەمە لە ئەلزام ئەمە ژنەکەیەتی بەڵێ لە گروپی هەڵپەرکێش بوو بەڵێ بەڵێ و کاکسێن و بەڵێ ڕێز و سڵامان هەیە بۆە ئەم وێنێش پێما بێ هەر عینەن سەیرانە بەڵێ کە دیارە زۆرینی ئەوانی کە بەشدار من جلی کوردیان لە بەرێ ئێستاش کورداوی هاتۆتەوە ئەم وێنێ جەنابچی لەگەڵ کاک ئەمە علی هەردووکتان بێکەوە چەپڵە لێ عید میلادە چێ خۆ لە خۆمانەوە ئەم وێنێژێکی ترە لە وێنە جوانەکانی جەناب و کاک علی خوالێ خۆش بێ کە پێما بێ لە ماڵەوەش گەورەت هەڵدواسیەوە خۆش بێخوا وەڵا ئەمە لە گەڕێکی زەرگەتە بووین ئێتر ڕۆژێکیان نەچوومە دەرەوە توێرە با ڕستمێ بگرین اینجا بڕۆین ئەویشە چوو بۆ محەل ئێتە دانیشتنەوە ڕسمەمان کرد مردووە مولایەک ئەم وێنەی تریش ئەمە یەکێکترە لە وێنە کۆنەکانی ئیسکان پێما بێ ئارەوڵاوە ئیسکانە ئەمە ئەو خێزانەی کە باست کردن ئەم بەنگلاندیشینە ناویان چی بنایان بیرماوە بەخوا بەزمونیم بیرماوە مونی
منی ژنەکە ناوی منی بوو بەس ئەمەم بیر نەماوە ئەم دیوارێکمان بین بوو ترمیش خۆ غەریبەتی غەریب بوون تەعاملم کردو خوام لێکردن کە تێکەڵمان بن و عەلیش خۆی خواڵ ناگرێ عەلی زۆر ئینسانێکی باش بوو ئەم وێنەش جەناب لەگەڵ ئەمەش هەفتەی پرزایەکی عەلی بوو لە دوکان لێگرتمان دایکت دایکم زۆر جوان ناوی چییە وان لە چ بنە ماڵەیەکن خۆی ئەسلی لە قەڵاتجێیە بەڵام چۆنە ئەنی زۆر گەنج بووە باوکم لێوە لاسیلکی بووە ئەتر بینیوێتی و هینی کردو بخۆی هێنایەتی بۆ ئێرە ناوی چێ دایکت ئامینە ڕەسوڵ هەر بە وەنی ئەوەی کە سەری وێنی دایکمان کرد پێم خۆش ئەم وێنێش پیشانی بینەران بین ئەوەش باوکمە ئەمەیان باوکتە بڵێ ئەرە وەڵا ئەمە چ ساڵێکە کرا 50 بەس وێنەیەکی زۆر جوانە وێنێکی زۆر کارەبایی اینجا چۆن بوو جلی ئوتو کراو نەبووە ناچۆ دەرەوە پاک تەمیزەکەی لە حەددا نەبوو ئەمە دوو برا خوشکێ بوون باوکت ئیشی چیە کرد بە چی مەشغوڵ بۆ خۆی وەختی خۆی باوکم وەختی خۆی لاسیلکی هەبوو لە شۆرتا لەسەر لاسیلکی بووە ئەتر دوایش کەیتە تەقاعود بوو لەگەڵ هینە باوکی ناوکەم برچەوە جەم هین کێ مختەڕەشەی مختار و ئەوان عەریزەیانە نووسی ئەم وێنەیە شوێ سرۆخان جەناب لەگە کاگالی بەم شێوە خۆتان گۆڕی و کاگالی ئەوە شەرەوێ هەریسکانە ئەوە ژەریسکانە بە ستایلی کاگالی ساریکی زۆر جوان و زۆر کەشخانە خۆی گۆڕی ئەو کاتانە ئەوە ژەریسکانە ئەوە شوانەیە ڕۆژی لە دایگونیشێک لە مناڵەکە ئەو کوڕە شوانە لەم وێنەیە زۆر مناڵیت ئەمە کوێیە ئەوە شەو لێرە هەولێرە لەو تاکە ئەو ڕسمی ترم گرتووە بە پێچوانی وێنەکانی تر لە مانجلی کوردی لە بەرنی ناخر لەگەڵ دشەکەمایکی عەزێکی وامان کرد ئەوش عەلی ناجیە ئەمە کێ ئەم مناڵە ئەوە دانایە ئەو دارەوان بوو ئەوە لە وەختی بەفربارینە ئەوە چۆتە سەر ساری دیوارەکە بنە ئەمە ژوێنێکی جەنابتەکە جلی بەنگلادیشی و کوردی ستایلێکی جوانە پێوی چوتە دەرێ یا بەس بۆ ڕسمە بەخوا لە ژوورەوە ئەوە شەرەوەیە هەر ئەو ساڵانی کە لە ئیسکان بەڵێ ئەمە ژوێنێکی تری ئەمە سەرچنارە ئەمە خێزان میوانەکانمان ناتون لە قەڵاتجێەوە دایکم داوەتی بۆ کردوون دیارە لەو سەردەمە زیاتر بۆ سەرچنارە چون بۆ ئەو ساڵ سەرچنار هەبوو کاکەگیان کوێ هەبوو دووکان و سەرچنار و دوکان کێ گەیشت لەگەڵ کاک عەلی لەو ساڵانە سەفەرتان کرد بۆ دەروی وڵات ئەوساڵیە لە ڕۆمانیا ساڵی هەشتا بەڵێ چوونە کێو ساڵان ڕۆمانیا و بولغاریا لەوێ هاتینەوە بۆ ئەستەمبۆڵ مناڵەکانیشتان برد لەگە خۆتان خۆڵی ڕۆشتین لەگە ڕشکەزایکی ئەم ڕسمە لە ڕۆمانیا گیرا بەڵێ تۆ لەوێش هەرجلی کوردی لە وڵاتانە ئەرەوەڵا ڕۆژێکیان سێرەکەم دوو کابرا دوامان کەوتون مەسعەدەکە ئەچینیان ئەینە خوارەوەیان چین مارکێتەکە عەلیتی ئەرکاکەەوە بۆچی دوامان کەوتون چێ هیچی عنی چمان هەیە کە دوامان کەوت تینە بەخوا دوای جی لە کوردیەکە کەوتین خۆشەویستان لە جێڕانەوەی یادەوەری بیرەوەریەکانی سرۆخان بەردەوامە بین بەڵام پاش ناوبڕێکی کورت. خۆشەویستان جارێکتر سڵاوتان لێبێ ئەمڕۆیمە لەم بەرنامەیە لەگەڵ سرۆخان هاتوین بۆ یەکێک لەو شوێنانەی کە لە درامای ڕەشەی پۆلیس یەکێک لەو ماڵانەی کە یادەوەرێکی زۆرمانی هەمومان لەگەڵای لە درامای ڕەشەی پۆلیس ماڵی حاجی ئەکرەم بوو کە تایە سرۆخان بە ڕۆڵی سەبری خان کە خێزانی حاجی ئەکرەم بوو لەم ماڵە زیاتر لە 40 ڕۆژ ماونەتەوە و سەرخاڵی ڕیکۆردکردن و تۆمارکردنی دیمەنەکانی ئەو درامایە بوون. سرۆخان
بە هەمان جلوبەرژی درامای ڕەشەی پۆلیس ئەمڕۆ هاتینەوە بۆ ماڵی حاجی ئەکرەم بەڵێ بۆ ماڵێکە لەو درامای ماڵی تۆ بوو چیت بیرە خاتەوە ئەم ئەجواء ئەم ماڵە چیت بیرەکەوێتەوە لەو یادەوەریانی ئەو ڕۆژە خۆشی تیا بوو یعنی شتی خۆشی تیابە ئەوە نەبوو بەس کە حاجی تووڕابوو مناڵەکان ڕایانە کرد و هاواریانە کرد دوایی تر یعنیش بە شتێکی خۆش هینdia کردینەوە دوایەوە مەسەل لە مباقەکە دانیشتبووین هەروەتی شیلان وتی ئەچەوە گوڵۆپە چاکەم کورە مەکەمەکە وڵام زانی زرمەی لێ هەڵسان باوکە ڕۆتم وڵا ئیتر یعنی شتی خۆشی تیا بوو لەیا دانیشتبووین حاجی خوا عەفوی کە ڕەبی وتی هاتم کوڕەکەمان گیرا بوو هاتم وتم باشە تۆ دانیشتووی بە دیار ئەم هەڵماتانەوە کوڕەکە لە سجنایە تۆ ژۆکو مناڵ خۆ بە هەڵمات گیرەکەی وتی کەیفی خۆیەتی من بە مەمە من پێکەوە نا جاب هەڵماتێنەکەی پێ کرد بۆچی ئەم جلوبەرگەتەر هەڵگرتووە لای خۆت وڵی هەر نەمفەوتانەوە بەیادی ئەوە دوای ئەوەش ئەوە تا ڕۆژێکی وا فریامان کەوتو بۆچی هەری خۆمە هەڵم گرتووە شینیشم هەیە و ڕەش و سپیشم هەیە و هەری ئەو درامایە و هەموویم هەڵگرتووە دیارە لەو درامایە تۆ زۆرترین بەرکەوتن لەگەڵ هونەرمەندی گەورە خوا لە خۆش بوو کاک تەها خەلیل چیا دەورێکی لەگەڵ کاک تەها هەیە و نێوانتان چۆن بوو لە کاتی تۆمارکرد وەڵی نێوانەکە چی بوو ئەو خۆی دڵی پیس بوو دوای ئەو ئاهاتەوە بە نەڕەنەر بۆ ماڵەوە ڕۆژێکیان لە مناڵەکان لە خوارەوە بوون و لە دەرگاکەوە هاتەوە کوڕەوتم ڕاکەن حکومەت هاتەوە لەگەڵ وا متتەپەتەب ڕان کرد بە هەرسێکیان بۆ سەرەوە ئەتری ئەنی ئاشکرامان نەکرد کە مناڵەکان لێرن لە ماڵی مامیان بوون لە ترسا چوونە سەرەوانە تنیش قسەم نەکرد وڵا حاجی تر دوای ڕۆیشتەوە بۆ گەڕاج لە زۆر لە دیمەنەکان بەریەکوتنتان بێکەوە هەبوو مەسەلەن قژی ڕاکێشە یان حاڵەتێکی لەو بابەتە ئەگەر دیفاعکم لە مناڵەکان کردایە شتێکم بۆ بشاردنایەوە تووڕە ئەبوو ئەهات و لە پڕ پەلاماری ئەمەی ئەیام ئالەو مەتبەخە نیە سەری کێشا بە کورسیەکە دوایش خۆی هاتی دادت خوا عەزیێتر نەبوو تم نەبەخوا کاکتاجان لەوێ شاعینەن شت جارێک کەش لە کاکتەها توێتی کاک عەلی وتێتی وای لێ بکە عەلی وتی عەلی پێ وتم تێتی داوەتێکی سەر و پێ و بۆکەم عەزێتی بە ئەوتم خۆی بۆچینەیە کرد ئەرە وەڵا خۆی کاکتەها وتی عەلی پێوتوم بەڵێ ئەو سەردەمانە جەنابەت لە زۆر لە درامەکان لەگەڵ کاک حسین مسری بەشداریت کردووە تەعاملی کاک حسین مسری و کاریگەری لەسەر ئێوە لەو سەردەمەوەکو ئەکتەر وەڵی حسین بەجددی زۆر تەعاملی خۆش بوو نە قسێکی ناشرینیە کرد نە شتێکی لەگەڵ عەسەبی بووە لەگەڵ ئاوایە کرد و ڕایە کردە حەوشە 5 دقە خۆی ئەخلافان و ئاهاتەوە ئیتر یعنی بەڕاستی ئێمە ئەم گرۆپە وەکو یەک عایلەمان لێ هاتبوو ئێستا شیلانوان کە ئەڵێن دایکە بەخوای گولە ناخەی دڵ بۆیەتە دەرەوە ئیتر یعنی ئاوامان لات بوو دوای ئەوەش لەم ماڵە 40 ڕۆژ ئێمە کە ڕۆیشتمە کاک بەرزانتی بۆ خوا پێم ناخۆشە درامەکە تەواو بووە یعنی تۆ سەیری ماڵێکی ئاوا ماڵی کچە بێت و یادە لەو خراپتر بەخوا کاک بەرزان و ئەمیش خواڵ ناگرێت اینجا وەختی وا بوو ئەمە شەو بڵێن چۆن یەکرد یاپراغێ پێچایەوە بۆ ئەی بەیانی تەقەتەق و ڕقەڕقنێ بەبێ دەنگ و بێسەنگ لەو پشتەوە ئەی کوڵان وەختێکمان نەزانی یاپراغ هاتۆتە پێشەوە هەست چۆن ئەمڕۆ هاتی تۆ بۆ هەمان شوێن وڵی یعنی هەرچەندە خۆی شتێکی ناخۆشیشە بەڵام خۆشیشە یعنی یادگارەکانیەوە ئەمری ئێوەش درێژ بێت یعنی بەڕاستی ئەم شتان زیینگو کردەوە یا ڕۆژێکیان لە دەرگادرا چوم دەرگاکەم کردەوە وتی هاوە باینجانوینم کڕیەوە شێخ مەحشیمان بۆ بکە هیچ حەپەسا بووم بەدەست بە دیار دەرگاکە تێرەوە کەڕیش بووی بۆ ناچتە ژوورەوەڵی داری لەوێ ڕواوی لە ترسا هاتم دەرگاکەم داخستوات مەژور منیش لێ ترسام چی بکەم عەفوی کە ڕەبی خوافیان کە لە چەند درامە بەشداریت کردووە لەگەڵ کاک حسین وڵا هەمووی کردو مامە ڕەشەی پۆلیسە خۆرنەوازانە گڵۆبی ڕۆژەکانە حەقەمی چۆلەکەکانە جومعە بێژگە لە کاک حسین لەگەڵ چی دەرهێنەرێکی تر کارت کردووە ئیشێکم لەگەڵ نەجم نەجم هۆگر بڵێ
ئەوە هین درامای ڕابوون ڕابوون منە لەگەڵ بەکر ڕەشیدیشا تارمایی تاوان لە کێ ئیشت نەکردووە ئیشی هوەری لە دوای ئەوە هیچم نەکردم هۆکار چییە؟ هۆکارەوەیە ئیشەکەی ئێمە دەردی پیان و دێدیوە ئێوە هەدەفی خۆتانی کردوێتتر تەوە ئەم دانشمیشی چی بکەم بۆ پارە نەمان کردەوە هەموو ئەزانن بە جلی خۆمان بە بەرگی خۆمان بە ماڵی خۆمان زۆر زۆر خۆشتر بۆ لە ئێستا کە بە پاراکرێ کە خەڵق ئێستاش بە ئاواتیەوەتی بەخوا دوێنە تەکسێک مەگەر خوا بزانێت چی بەسەر ڕەشەی پۆلیسە هەڵاوە بە تەکسێک هاتوومەتەوە ینی ئاوا ماوەتەوە لە ناو خەڵقا بەس ئەمانە مێنێتەوە قەت نامێنێتەوە بەڵێ سروخان دیارە لەو سەردەمەکەیەوە کارتان بێکەوە کرام و هونەرمەندان وەکو یەک خێزان تاعاملتان کردو مامەڵەتان کردو ئەمە ژوای کردووە دایمەن لە پشتی کامێرە بەردەوام قسەی خۆش و یادەوەری و ئەم شتانە دروست ببێ لە کاتیشکردن چیت لەبیرە هی ئەو کاتەی پشتی کامێرە ئابۆ نمونە چوینە ماڵێک لە گردەکەی سەرچنار بوو لای دۆندرمەخانە و شتەکەەوە خوا چوینە ژوورە حسێنتی ئەوێ ماڵە زۆر باشەوان وەختێ چوین بە ئەمر و ئیرای ئەو خوایە قات دەرگاکەم کردەوە لە درامایەکە ماڵی هین بوو عەبدولی حەمەد جوان دەرگاکەم کردەوە سیرەکەم ماڵەکە لە موعەقەدە چن ماڵێکی وشک و برین بڕوام پێ بکەن چوینە ژوورە ئاوا کامێرەدانرا تەسویر کرا هەرچەنم کرد و کۆشا دەورەکەم بۆ نەوترا نەمتوانی جوکت پێخۆش پێم خۆش نەبوو ماڵەکەم پێ خۆش نەبوو کە حسێن زۆرم لێمە کە ناتوانم لەم ماڵە من ناتوانم هیچ بکەم تێچی بکەین تو مابڕینە ماڵی خۆمان بی پێچنەوەڕین و ماڵی خۆمان بڕوان پێ بکە بە یەکەم جار مەشە دەکەم بۆ هات یعنی ئەو ماڵە ئێستاش لەبەر چەم یعنی حەزم لێنێ پیا بڕۆم هەر لە خۆمەوە هیچیش نەبوو ڕاستە دیارم ماڵە 20 ساڵم و پێشەوە ئیشەی تیا کراوە هەرچەنە وەکو یادەخان چی کۆمەڵێک لە ستایلی ماڵەکە گۆڕاوە کۆمەڵێک شتەکانی ئەو کاتە نەماوە بەڵام پێم خۆشە بێکەوە یا جنابەت پیاسێکی پیا بکەین و بچین و یادەوەری ئەو شوێنانی کە دیمەنەکانی تیا تۆمار کرا فەرموو ئەوی خوای گیان هەدەکا کە چوون بۆ ماڵی مامیان بۆ خاتری خوا ئەی بۆش بە بپرسی من تووتی ئەچن وەڵا هەر هات و پەلاماری قژیا میامی بەو دیوارە تە چیژەکەی نەمەوێرا هیچ بڵێم بۆ خۆی قڕقەپم کرد و دانیشتم ڕاکەن مناڵینە ڕاکەنە سەرەوە حکومەت هاتەوە ڕاکەن هاتە ژوورەوە تووڕە بوو دیفاعم لە مناتی تۆ بۆ دیفاعیان لێکەی هەمووی خەتای تۆیە ئەی باشە بتم ماڵی مامیانە قەیچەکە ئەچن و با بچن وتی نابێت جاریش کە بچن نێنەوە بەم ماڵە وەڵام مناڵانە حاجم ڕەوانە کرد و مناڵ هات نەخوارێ جارە چینێکی پێ کرد و تۆ زێقژی ڕاکێشام و مناڵەکانە دەستم کرد بە گریان حاجی ئەوە بۆ ئاتووڕە بووی کوڕە چوو زانم سەگ بابێکە دوو جار کردی جوابم نایاتەوانێ ئێوتم باشە کە ئەم جارە کردی من جوابێمەوە بۆ دەنگی منی بەدڵ نەبوو دە باشە بام جارە لێ تۆ مناڵێگرم ئەلۆ چالاکیانەوە تۆی لە دەوری سەرێگەڕێم تەلەفۆنەکە یا بە عەرزا تی لە دەوری سەری مەگەڕێ بەتی دوای سەرێ گێژە خوات و ئەەکەی بە عەرزا دوایێمە با بۆ بە خەسخانە بینەرە عەزیز جارێکتر سڵاوتان لێبێ ئێمە ئێستا لەگەڵ سرۆخان هاتوین بۆ گەڕێکی ساڵمکەران کە دیارێکێکە لە گەڕەکە هەرە کۆنەکانی شاری سلێمانی سرۆخان ساڵانێکی زۆر ماڵێن لەم گەڕەکە بووە هەر لەم گەڕەکەش لەگەڵ کاک عەلی تواناکە و کات دراوسێ بوون یەکتریان بینیوە ئێمە چینەوە ئەو ماڵەی ئەو گەڕەکەی کە ئەوانی تیا بۆ یەکتریان ناسیوەوە یادەوەریەکانی ئەو ڕۆژانی ساڵانی شەستەکان بەیەکەوە ئەیژێڕینەوە فەرموو سرۆخان با بڕێن وەڵە سرۆخان دیارەم گەڕەکە ئەو گەڕەکەی کە جاران ماڵی ئەوەی تیا بوو وەری کە بیرت مابێ چێ لەم گەڕەکە ئەژیا ئەو ساڵانە ئەم ماڵانە چی تیا بوون هەمووی بیرە ئەمە ماڵی حاجەفەرێ بۆ ژنەکە ناوی باچخانم بوو جا سەرتەنووریان هەبوو نانی ئەم گەڕەکە لە ماڵی ئەمانەکرا
هەر ئەم ستایلە هەر ئەم خانوو هەر ئەوە بوو بەس لەستا لە ناوەڵێن ڕووخاوە نەهاتون بەلا بەداخەوە خانووکە زۆر ئەوە ماڵی وەستاڕەشی ماڵی باوکی حەمەیەسقانەها گەرویستی بێتان خەیات بوو ئەمە ماڵی مەلا مستەفای ناو بوو مەلا بوو باڵەکەی لێرا بوو باپیری شاناس شاناسخانی ئەکتەر بەڵێ ئەکتەر ئەمە ماڵی کێ بوو ئەمەیان ئەمە ماڵی حاجە عەزیز بەک بۆ وەختی خۆی اینجا ئێستا بازم ئەم جەماعەتی هەورامان و ئەمانە کڕیبیانە وەختی خۆی هەر ژوورێک و ماڵێکی تیا بوو ئیتر ئەم کۆڵانە یەک خۆش بوو زۆر تێکەڵی یانی زۆر نزیکن ماڵەکان لێکەوە ئەمە هەموو وەکو یەک خێزانە ژیان ساڵانە لەم طبعاً وەکو یەک خێزان من پێ دەڵێم ئێمە لەگەڵ ئەم مناڵەکانی گەڕێک کوڕی گەڕێک و کچی گەڕێک یعنی هێشتا ئەو گەورەیە نەبووین یاریمانە کرد لێرە دانیشین چامان لێ نات ئیتر گوڵە بە ڕۆژەمانە خوارەمون جارێژ ئەو مەلاژنە پێوتم کچێ دەبەست بەردەرگاگەسێک بە جا ئیتر ئەیگو عەزیەکە و کورتە قاچە دەرەکەوێ ماڵی وەستاڕەشیش ئەوە خەیات بوون کچێکی شانژنی هین بوو عەلا کولین ئیتر ئەوان وا بوو ئەمەش ماڵی ئێمە بوو ئەم دەرگاشینە ماڵی ئێوە ئەمە ماڵی ئێمە بۆ ماڵی عەلی بوو ماڵی بەزەوەی دوو دەرگا بوو ئەمە نەبووم دەرگایان هەمووی دوو دەرگای وکو ئەمە بوو ئیتر وەڵا بە خۆی عەلی کە هاتەوانێ یەکترمان ناسی ئێوە چەند ساڵ لەم خانووایە وەڵا زۆر تیا بووین نەورۆزی براشم لێرە لە دایک بوو و پێستانی خوشکیشم ئەم بیرەوەریانێک ئێمە باسیەکەی هیچ ساڵانی شەستەکان سەرەتای شەستەکان ئێوە لێرە پێش ئەوەختە لێرە بووین ئێمە ئەمەش ماڵی کاک عەلی چوار کە شوم کردووە ئیتر هەر لێرا بووین پێش ئەوەش چەند بەچەند ئەمەش ماڵی عەلی بوو ئیتر یادەوەرەکانتان ئا لێرەیە کاغەز گۆڕینەوە و یەکتر بینین و کونێکی کرد بۆ دیوارەکە بەخوا بینی خۆمان و خۆیان کونێکی کرد بۆ دیوارەکە ئەی مازۆی کەڵەشێرەکە کاک عەلی خۆی بۆ باس کردم وتی عەلی کەڵەشێرێک ئێم باوکم هەی بوو دایم کەڵەشێر و مریشک ڕۆژێکیان کاغەزێکی خست بۆ ژێر باڵی کەڵەشێرەکەوە هێنابووی کردبووی بە حەوشەکە لێ کەوت وەکو لێکەوت لێ مەڵگرتمەمە چی بێن جا دوو لە ڕێ ئەوسان نەدەوێرات لە توالێتەکە سەیرم کرد ئەی نەترسا باوکی بیبینیایە مەسەلەن وەڵای هەڵبە نەترسا چاوی قایم بوو بەخوا ئیتر مناڵەکان هەر پێنجیانم لێرە لە دایکەوە تۆ کە هاوسەرگیری کرد دوای هاتنام خانووە لەو دیو هاتمام دیو بڵێ ئەرەڵام دیو دیو بووین ئیتر ئالێران پێما بێ ئەم دارتووە کاک عەلی لێرە ناشتێتی عەلی ڕوانوێتی ئەو وەختە کە ئیتر دوای ئەوەی مەسەر ماڵی گێلاسی دشم کڕیان ئەو لەگەڵیان نەژمێردەکەی ئەدام کرابوو گێلاس داهین عەلی خەزورم دایم لێرە بوو کە ڕۆژێکیان هاتم پاڵیا بوو بێرەوە بێتاقەت وتم با بە قالەوە بووە بێتاقەتی وتی نازانم وتم دەوە خاڵەسی ئەو بم بۆ ماڵی خۆمان دایم من بردن خەسوم و خەزورم ئەم بردن و ئەم بوو گوناحن بەتەنیان چیا دەوەرێکت هەیە لەگەڵ ئەم ماڵە لەگەڵ ئەم حەوشەیەک ئێستا ژوورێکمان هەبوو لەوێ بەس تاقە ژوورە بەس لە خوارەوانە دوو هۆدە و هەیوانیان پێوت هۆدەیەکی من بووە هۆدەیەکی ماڵی خەزورم بوو سەرۆش کرێکی تا بوو بە هەموو شتێک قەنەعەتمانە کرد بەخوا بە خەیاڵیشمانە ناهات ژوورێکی بچکۆلەشمان هەبوو ئالێ بەخوا هەر مەترونی و بە مەترونیەوە بوو ئەمەگە بچکۆلە بوو ئێتر تۆزە ئازیمان بوو لەگەڵ خەستم و تێبێ بڕۆژ عەلی چیوەتیارەچین ئەو ژوورەوە ناڕۆین هەرە وەڵایە زۆر خۆش بوو زۆر ئەو ساڵانە باسییان ئەلێرێ شەخص هەیە هەبوو یعنی ئەزان چۆنە مەسل خراپ نەبوو نەنکێکی عەلی هەبوو زۆر متەدەین بوو سوێنگە خواری گو بەیانیان هەڵمەستێنەڵێ ئەجە خانە سەنێژەکە بکە تا ساڵی چەند لەم خانوایە بوو تا تۆ لە 64 کە هاوسەرگیری لێرە بوون دایکمان لێرە بوون بەس من نازان بەخوا تاکەی لێرە بوو ئەو ئەتر ئێمە من لە 64 کە شوم کرد تقریبی مانگێ بوو گوێزرا بوومەوانێ ئیتر شەڕ دەستی پێکرد و عەلیوتی منە ڕۆمەوە بۆ قامیشیت وتم مەرە وەڵایە تشتێکی بچکۆلەشمە بوو گێلاسی ناوە ئەو هەوتیم لەگەڵتانە خوای لەو سەر چۆن بینێرمەوە هەچی چۆنێ بوو بە کاروانچیان ناردمانەوە و خۆم مامەوە لەگەڵ عەلیە هەتا تواناشم بلێوێ بووم ئەتر دوایش خۆ دەزانی دیسان بمرە و بڕۆ و وەرە و بڕۆ ئەس چی بوو ئەمڕۆ جارێکتر هاتیتەوە ئەو خانووی کە لە 64 زۆرم حەزلێتی دائیم ئێستاژە لەم خانی جوان بکرێ لێرە من دووەم خانووم لە سابونکەرانایکەم حەزەکەی بێتەوە سابونکەران زۆرم حەزلێتی هەر کە پیاڕم یعنی مرتاحم
ئیتر بووکێنیشم برای حەمامەکە و حەمامی مفتی کە لێرە نزیکە دیارە لەسەر جادەکەیە لە تاقەکە سینی و مۆمیانە داگرسان و بۆ بووکەکەوت بەیانی نەکرد و خەڵق لەگەڵی ها بۆ حەمام و ئەمانیش خۆ کوڕ من تازە بۆ زەیستانی بۆ مناڵبوون ئەیان وردینە ئەوێ و ئاوا بوو. سلام علیکم باجامی گیان چۆنی لە چیای ماڵ و ناو شکر باشن دەنگ و باستان وەڵاوە هاتوون جا سەیری حەمامەکە بکەین یادەوەری خۆمانی تیا باسکەین یاخوا لەشە ساغ بێ. ئەمە حەمامی مفتیە لە سابونکەران کۆنتری حەمامە. ئینجا وەختی خۆی ئێمە هاتین بە گەنجی ئەمە تاقێ بوو خەڵقی لێدانیش ئەمە عینەن شت ئەم تاقە سوورەی کە ئەیبینن ئەمە شوێنی بووکو یعنی کە بووکیان ئەهێنا لەگەڵ جەماعەتی گەڕەکە و ڕەفیق و برادەرە سینە مۆمیان ئەهێنا لێرە دایانەنا خەنەیان بۆ گرتیتەوە ئەیا لە دەست پشتیانە شتی ئیتر یعنی بەڕاستی زۆر خزمەت هەکرد. اینجا ئێمە ئەمەمان ئەم حەمامە پێخۆش بووە بڕوام هەبێست ئەگەر من دوور نەبم لێرەوە ڕەنگە هەموو هەفتەیە بەهاتمایە بۆ ئێرە ئاوێکی هەیە ئاوێکی سازگاری جوان بەخواختی خۆی پیان و تۆ سوروسپیاوی ژنان کە هاتوویتە دەرەوە لە حەمامەکە ئیتری ئەنی شتێکی تر بووی ئیتر ئەمە نەخۆش بووە مەسە پشتیەکمانەشت و بەعزیە پێژن هەبوو توانێ توانی پشتیمانە شێلا و ئاوا بووین لەگەڵ خەڵقا. دوو جوڕنەی هەیە لەسەرەوە من ئەوەتەی هەم لەسەر ئەو جوڕنەیە دانیشتم قەت دەنچوومەتە ئەوانی ترەوانێ. ئیتر دوای ئەوەش ئێمە بەجێمان هێشت و ڕۆیشتین دوورکەوتینەوە لێرە ئەگین هەر حەمامەکەمان خۆشەوێ زۆر خوا بە خاتری و قورئانە خوا ڕزقیان بات و ئیشەڵڵا بە ئیزنی خوا هەر بمێنێ ئەم حەمامە. ماوەی ویستیان بیڕوخێنن دوای شکر بۆیان نەچوە سەر هەرە وەڵا ئەو تاقە جوانە وا خۆش بە لە دانیشتی هەزانی بۆ شۆ دەبن. سرۆخان زۆر سپاسم ڕۆ زۆر مانومان کردی ئەرکی کێشە هیوادارم توانی بتمان کەمێک بدوین و بۆ یادەوەریەکانی ساڵانی شەستەکان یادەوەریەکانی کاگعالی ڕۆحی و شاد بێشەڵات جەنابیش هەتە من درێژ بی و هەمیشە تەندروست بی لەگەڵ ئێوە نەوەڵا ئێوە هیلاک بوون و دەستان خۆش بێ و زۆر سپاس بۆ ئێوە یاخوا هەر کورساتمان بۆ ئاوادان کات تەمەند درێژ بزانین بەشکوی شەڵاشتی باشمان بۆ بکە بەسەر ڕۆی لە هونێن ڕێندان بنەوە بۆ هیوای شەڵە کورسات هەمیشە ماڵی هەمووان و ماڵی هەمومانە بەخواس بۆ جەنابەت چاوەکەمی زۆر سپاس خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتاییان بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەیەکی تر کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.